تەنها هەفتەیەک یەک هەفتە داهاتی کۆرمۆر تەرخان بکرایە ڕۆژانە لە کۆرمۆر نزیکەی 25,000 بەرمیل نەفتا کۆلنێنسەیت بەرهەم دێ ڕۆژانە نزیکەی 1970 تەن غازی ماڵان LPG بەرهەم دێ ڕۆژانە 530 میلیۆن پێسیەجا غاز بۆ کارەبا بەرهەم دێ کام بەرهەمانە لە کۆتایی ئەم ساڵ 150 زیاتەکەن واتە 25,000 بەرمیل نەفتاکەن چێتە سەروی 35 و غازەکە نزیکەی 2000 تەن نزیکە بێتەوە لە 2000 تەن و غازی کارەبا ژەگاتە نزیکەی 800 میلیۆن پێسێجا بەداهاتی یەک هەفتەیەکی تەنها فرۆشتنی LPG و نەفتا دەتوانرا قەرەبووی خەڵکی چەمچەماڵ بکرێتەوە چونکە نزیکەی 20 میلیارد دیناریەکرد لە هەفتەیەکان نزیکەی 15 میلیۆن دلارێک ڕۆژانە ئەو داهاتەی پێش زیادکردنی ڕۆژانە 2 میلیۆن دلارە جگە لەوە لە چەمچەماڵە یەکێک لەو گرێبەستانی کە حکوومەت هێرێم لە مانگی 5 ساڵە کردی بۆ پەرپێدانی 2 کێڵگەی غاز یەکێ لەگەڵکە غازەکان بە ناوی تۆپخانە دەکەوێتە سنووری قەزای چەمچەماڵەوە کەەوە دەوترێ لە ئایندەیان نزیکەی 7 میلیارد دلار بەهای ئەم گرێبەستا بێ بەهای ئابوووریەکەی داناغاز و نفتیلال دوو کۆمپانیای گەورن جگە لە کێڵگەی کۆرمۆر ئێستا سەرقاڵی کارکردن لە کێڵگەی چەمچەماڵ کە بەتەنیش قەزاکەوەیە کۆمپانیای ماس کۆمپانیای قەیوان کۆمپانیای ساوس کوردستان ئەمانە کۆمپانیای ناترۆن کۆمپانیای کار کۆمپانیای ڤاماکی تورکی چەند کۆمپانیایەکی تریش هەمویان بەرژەوەندیان لە بابەتی نەوت و گازی چەمچەماڵە هەیە هەمویان سەرقاڵی کارکردن دەکرا ئەم کۆمپانیانە لەگەڵ بەشێک لە داهاتی داناغاز تەنها بۆ ماوەی یەک هەفتە کە ساڵی 52 هەفتەیە تەرخان کرایە دڵنیان پێویستی بە قەرەبووکردنەوە نابوو بۆ شێوەیە کە خەڵک بە جۆرێ لە جۆرەکان بەداخەوە وەکو سوالکرد خەڵکی چەمچەماڵ پیشاندراوە دوایەوەش ڕووداوێکی نەخوازرا و ڕوویدا کارمەندێکی یاساییش گانی لە دەستدا بەداخەوە ئەوەش ململانەیەکی حزبی زۆر خراپی لە نێوان پارتیوێکی تیا دروست کرد کەناڵەکانیان بە جۆرێک کارەکەن هەستەکەی هەندێک لە کەناڵەکانی پارتی تۆڵەی ڕووماڵی کەناڵەکانی یەکێتی لە ڕووداوەکەی گوندی لاجان بەلافاوەکەی چەمچەماڵەکەنەوە دوجار لەمەیە خەڵکی لاجان و خەڵکی زیان لێکوتوی چەمچەماڵ قوربانی چووکە و دوو حزبە کۆمەڵی ناکۆگی و ململانەی سیاسیانەیە ناکرێت تێکەڵ بە کارەساتێک بێت کە خەڵکی تیاگیانی لەدەستداوە کە خەڵک بێماڵ و حاڵ بووە کە خەڵک زیانی زۆر گەورەی کردووە کە ژیانی 200,000 وڵاتی سنتەری قەزای چەمچەماڵ و شۆڕش کەوتووەتە مەترسیەوە کونی من بۆ کاری سەرەکی ئەمە هەم سروشتیە هەم دەستکردە هەم مرۆڤ کردە سروشتێکە چۆنە یەکەم بارانەکە زۆر بوو چکە کاتێ باران چڕی باران بارێنی لە 50 میلی زیاترەکە لە 24 ساعتە بەرەو ژوور ئیتر ئەبێتە هۆی فەیەزان بە تایبەتی لەو شوێنانی کە جۆری زەویەکەی کلەیە ینی قوڕێک ئاو هەڵنامژێ نە ئاو هەڵنامژێ جۆرێکە لە خۆڵی ورد ئاو هەڵنامژێ وەکو تێکەڵ ئەوانە نییە ئەو زیاتر هەڵمژێ چە و چگل و ئەوانە نییە ئاوڵمژێ ئەمە هەر خەڵی خاکی چەمچەماڵ چواردەوری من سێرم کردووە بە تایبەتی بە ئاراسی تەکیە و بە ئاراسی بانی مەقام لەو جۆرە گڵەیە تا ئاگات دەمی شاخەکە ئەمە یەکێک لە هۆکارەکان سروشتێکە کە هەیە یەکەم بارەمە دومیش ڕێڕەوەکان زۆربەی ژیراوە من لەبەری سەر بە دۆداچوونم بۆ کراوە بە باخ پڕکراوەتەوە کەناڵی بربەستی ئاوی بە فەیەزانیان هەبووە کاتی خۆی لە سەردەمی ڕژێمی پێشوا دروستکراوە ئەو کەناڵە پڕکراوەتەوە هەندێک لە هەندێک شوێنە کە ئەگەر پڕیژ نەکرابێتەوە مەجاریان لەسەر دروستکردووە بۆ نمونە ئەگەر ئەم کەناڵە 10 متر مەسپان بێت لەسەرەوە خوارەوە 2 متر و بەرزەکەی 5 متر بێ بۆیەکی بچوکی 1 متریان بۆدانەوە یان 2 متریان بۆدانەوە یا 2 بۆریان بۆدانەوە ئەوە بە قەبارەی پردەکە هینەکە بێ بە قەبارەی نابێت دەستکاری قەبارەی کەناڵەکە بکەی دوو لە ژێرەوە مەسەن 5 بەرزە 10 پانە تۆ فێزۆکە خۆی بمێنێەوە اینجا سەرباری ئەو بربەستێکی خۆڵی لەسەریەوە هەیە بێتە ڕێگای تەبیعی ئەمانە هەر هەمووی دەستکاری کراوە نەماوە هۆکاری سەرەکی ئەمە بووە ئەوەی هینیش ئەوەی تەکێش هەر نەبووە کەناڵەکە نەبووە ئەو ئاوا لە منتقەی بازیانەوە هاتوتە خوارەوە بەسەر منتقە گڵی تەکێش بۆ هەڵبژینی ئاو گڵی چەمچەماڵ ئەوەی دەروی تەکێ بەتایبەتی لە چواردەوری تەکیا خراپترە لەوە سەرباریەوەش حکوومەت هێرێمی کوردستان لە بەرنامەی 30 ساڵی تەمەنیا من جۆم لێنە بۆ باسی دروستکردنی لە پلانیا هەبێت دروستکردنی کەناڵێکی ڕێگریکردن لە لافاو لە شارەکان یا لەو بەسەر ئەو وەبەرهێنانەی کە ئیشەکەن فەرزی بکە بڵێ کاکە تۆ ئەم سیتیە دروستەکەی ئەبێ لە پلانتە هەبێت چۆن ئەم سیتی ئەپارێزی لە لافاو ئایا تۆ ئەم ئەرزە داگیرەکەی بێ بەرنامە شیوەکە پڕەکەیتەوە ئەیکەی بە خان و ئەیکەی بە عیمارێکی سەکەنی ئایا چۆن سەرفی ئەو ئاواکی کە لە دەروی دوای ئەو شارێکە لە خواردەوەی چۆن ئەیپارێزی ئەمانە هیچی شارەکان و سیتیەکان بەبێ پلانێکی زانستی گەورەکران دەرەنجامەکەشی ئەمریکاوە
خۆی ئەکرێمە بکەینە یەک دوو خاڵ یەکەم تاوەکو ئێستا هەر قەرەبوو یەک بە هاوڵاتیان گەشت بێنە فەرمیە لەلایەن ڕێکخراوەکان لەلایەن کەسایەتەکان لەلایەن خێرخوازان و گەشتۆ بە هاوڵاتی پێتر هاوڵاتیەک بۆ نمونە دەوەرەقی وەرگرتووە هاوڵاتی 5 وەرەقی وەرگرتووە هاوڵاتی هیچ وەرەقێکی وەرنەگرتووە ئەمە بابەتێکە دووەم خۆی بەپێی یاسای بڵین بودجێ عێراقی دەبێ حکوومەتی عێراقیەکێک بە لەو کەسانی کە قەرەبووی ئەم زیانانە بکاتەوە لەبەرەوەی عێراق و هەرێمی کوردستان لە یەک چوارچێوەی ئیدارەدانی وڵاتدایە دووەم بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا حکوومەتێکی کاربڕەکەرمان هەیە یاخود حکوومەتێکی ماوە بەسەرچوومان هەیە کە ئەم حکوومەتە نەیتوانیوە بڵین قەرەبۆکان بگرێتە ئەستۆ من زۆر جار پرسیاری ئەوانی بە مێشکمادیە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە دەستگاکان ڕێکخراوەکان کەسایەتەکان هەڵمەتی چەندین ملیۆن دۆلاری بۆ نمونە کۆکراوەتەوە پرسیارەکە وێ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لەناو ئەم قەرەبوانەیە چی ڕۆڵێکی هەیە تاوەکو ئێستا کە بەیانی ڕۆژی چوارشەمان ئەکسەرەتی کات حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران کۆبێتەوە ئایا حکوومەت پێویست نەبوو یەک ڕۆژ دوای لافاوەکە کۆبنەوەیەکی نائاسایی بکردایە لایەنی کەم بڕیاری بدایە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە ئیتر لە زۆنی ئەم لایە لە زۆنی ئەو لایە خۆدەکە حکوومەت بەگشتی بۆ ئەمەنە بڕ یاخۆد ئەوەنە ملیار دینار ئامادەی قەرەبووی هاوڵاتیان بکاتەوە ئیجا ئێمە کاگڕامێر قەرەبەکانیش پۆلێن کراوە یەکەم بە دەرەجەیەک خێزانەکان یاخود ماڵەکان هەمێکێک لەوانی کە پێویستە بەپەلە قەرەبوو بکرێنەوە بەشێکی تر بازرگانەکانە یاخود ئەو کەسانی کە کار و پیشیان هەیە ئێمە خۆتان گەڕاون بەشێک لەو شوێنانە بە ملیۆنان دۆلار زەرمەند بوونە یەکێکی تر لەوانەیە بۆ نمونە ئۆتۆمبیلی هاوڵاتیان کە زەرمەند بوونەتیایە بەشێکی تر بابەتە کشتتوکاڵەکانە یعنی ئێمە لە ئاغجەلەر لە هەندێک شوێنی تر بەدەیان حوزەماسی بردووە ینی وەکو خۆتان وتان فەوزایەک دروست بووە تاوەکو ئێستا تەنها پارەک و ئەکرێتەوە خەڵک دڵنیانی ئایا لە ئێستاە بۆ من ئەو هاوڵەتە بەڕێزانە چی قەرەبوویەکان پێێت ئێمە وتمان ئەم ڕووداوە ینی چەند قۆناغێک بوو یەکەم ڕۆژ پێویست بوو خەڵک بۆ منە خانوەکان پاکاتەوە کە کراوە بۆ منە دواتر ئەم ماڵانە ئەگەر لە ماڵ خۆشیان نەخەوت بێتن چونەتە ماڵ خزم و کەسێکیان کە دواتر گەڕاوەتەوە پێویستەکە ڕاخەر و بەتانی و کۆمەڵی پێداویستیان بۆ دابین کرێ ینی ئەم قەرەبوانە تەدریجیە ینی ئەوە نیە تۆ بڵێ هەموو قەرەبۆکە لە یەک ڕۆژاکرێ بۆ منە ئێستا یەک هەفتە بەسەر ڕووداوەکەیان ڕۆیوە لە ئێستا دانیشتوانی چەمچەماڵ یەکێک لەو گرفتانی کە بەدەستیەوە ئەناڵن ئاوی خواردنەوەیە ینی پاکردنەوە تەواو بووە بەشێک لە هاوڵاتیان خۆراک و پێداویستەکانە دەستکەوتووە کەواتە ئەوەی کە ماوەتەوە بە گرنگی ئەوەیە کە ئەو بڕەپارەیە کۆکراوەتەوە لە ڕێگە جیاوازەکانەوە ئەوەیە لەلایەن لیژنەیەکی دەستپاک لەلایەن لیژنەیەکی ئەمین و بە هەماهەنگی ئێمە لە قەزای چەمچەماڵ لیژنەیەک دروست کراوە لەسەر ئاسی حکوومەت و حیزب و ڕێکخراوەکان پێویستەکە ئەو پارەیە جارێک ینی کە دێتە ئەو سنوورە ئیعلان بکرێ بۆ ئەوە ملیار دینار هاتوۆتە ئێرە بەم شێوەیە قەرەبووی خەڵکە کرێتەوە بەداخەوە تۆکاری سەرەتا و کۆتاییە گەڕێتەوە بۆی کە ئێمە لە هەرێمی کوردستانە شتێکمان نییە بەناوی حکوومەت دەسەڵاتێکمان هەیە بەڵام دەسەڵاتێکە بەداخەوە ئەویشە لە دەسەڵات ناچیانی لە هەرێمی کوردستانە نەحیزب لە شوێنی خۆیەتی نە سیاسەت وەکو خۆی کرێنە دەسەڵات بە شێوەیەکی ڕێکوپێک ڕابەڕێەوە حکوومەتی شتەمان حکوومەت بە کۆمەڵە پرەنسی بڕابڕێەوە ئێمە حکوومەتمان نیە چکم دەرکەوت کە بەلای کەمەوە ئەبوو خودی حکوومەت قەرەبووی ئینی بکردایەتەوە زیان لێککەوتوانی بکردایەتەوە ئەوە حکوومەتمان نییە دەکاتێکا بەڕێستان فەرمووتان ئێمە کێڵگەی کۆرمۆر ئەکەوێتە ناوچەی چەمچەماڵەوە کە غازی ئەتوانی هەموو عێراق دابین کا بگرە زیاتری ژانی بیفرۆشێت تەنانەت بە وڵاتانیش اینجا وێزگەی کارەبای گەورە لە تەنیشتی چەمچەماڵەوە دەیان کارگەی گەورەی خشت و تەنانەت کارگەی چیمەنتۆکانی شەر بەشێکی ئەکەوێتە ئەو سنوورەوە ینی کارگێکی زۆری لێ چەمچەماڵ داهاتێکی زۆری هەیە داهاتەکەی نەک بەشی تەنها چەمچەماڵ بگرە هەموو کوردستان و عێراق لی بەهرەمەندە بەداخەوە هەر بەناو چەمچەماڵە ڕۆژانە لە کارگە چیمەنتۆکانە ئەگەر نەڵێم هەزاران سەدان بگرە لەوە چ جاری وای بگاتە هەزاران ینی بارهەرگڵی گەورە لێەوە ئەڕوا و بار هەڵگرانە
ئەو داهاتە هەر بەشێک لەو داهاتە کاتێکە ئەمەی کە ئێستا و هاوکاریانی کۆکراوەتەوە لێرە و لەوێ لەم ڕێکخراوە لەو مزگەوت و لەو قوتابخانە و لەو کەناڵ و لەوانە بەداخەوە ئەمەش جۆرە فەوزایەکە بێبەرنامەیە بە شێوەیەکە کە من دڵنیام بە شێوەیەکی دادپەروەرانە دابەش ناکرێ دەبوو بەناو حکومت خۆی زیانەکانی هەموو دیاری بکردایە بودجەی هینی هەبواە بودجەی بڵین کتوپڕی هەبواە تەواوی هەبواە خۆی سەرەتا شتێکی پێشکەش کردایە بۆی کە لە ناڕاحەتی و نەهامەتێکە خەڵکەکە زۆر ڕزگارکات دوایی بێ هینێکی بکات بەکو چۆنەڵی ڕوپێوێک بکات زیانەکان دیاری بکات دوایی بە پێی پێویست هەموو یا لیژنەیەکی دروست بکردایە بۆ سەرپەرشتی بڵین کۆکردنەوەژنە دابشکردنی هاوکاریەکان وەکو پێویست ئێستا ماڵیەوە هەیە بایی بڵین 20,000 دلار زەرری کردووە هەیە بایی 20 وەرەقە زەرری کردووە هەیە بایی زیاتر زەرری کردووە تۆ ئەگەر بتەوێ بەڕاستی قەرەبووی زیانەکان بکەیتەوە بێ دادپەروەرانە ئەینی بکەیت دوایەوەی بخەمڵێنی بەداخەوە زەروەت و بڵین سامانی سەرخان و ژێرخانی چەمچەماڵ بەشی هەموو کوردستانەکە بەڵام ئێستا دەرکەوت ئەم کارەساتە ڕووی ڕاستەقینی دەسەڵاتی پیشانداین ڕووی ڕاستەقینی بەرپرسەکانی پیشانداین و ئەوەشی کە خەڵکانێک بە حساب ینی دەستیان لە کار کێشاوەتەوە یان دەستیان لە کار پێ کێشراوەتەوە لە ڕاستیە تاوانباری ڕاستەقینە لەم بابەتەیە خودی دەسەڵاتە لە نێمی کوردستانە خودی بەناوسەرۆکی حکوومەت و جێگرەکەیەتی ئەگەنە ئەوانی شەندێکینیان هەیە ینی گازندەیان هەڵێنمە چەندین راپۆرتمان بەرز کردوەوە چەندین داواکاریمان پێشکەش کردووە نەهاتونەت بە هەنامەنەوە بۆیە ئەوان لەوێ کەم تەرخەم بوون کە ڕێزیان نەگیراوە کە بە قسەیان نەکراوە کە نەهاتون بەدەمیانەوە هەر بەردەوام بوون لە پۆستەکانیان هەلویا کەم تەرخەم بوون و لەیە بەڕاستی ئەوە ئەکەوێت ئەسوێن ینی تاوانەکە ئەکەوێتە ئەسوێن بەڵام لەوەی ترکە کارەساتەکە ڕووی داوە هۆکار خەڵکی ترە و بەڕاستی هۆکاری سروشتی لە هەموو دنیاەیە بەڵام بەم شێوەیە بەدەستە ینی ئەمە دەستە هۆکارەکەی خودی ئەم دەسەڵاتەیە کەم تەرخەمی ئەم دەسەڵاتەیە بێپلانی ئەم دەسەڵاتەیە بەداخەوە دەسەڵات لە جیاتی ئەوەی ئەگەر کەسێکی دڵسۆز هەبێ پشتیوانی بکە ئەم دەسەڵاتە ئەچێ پشتیوانی خەڵکە گەندەڵ و خەڵکە ئەوانی کە یاسا شکێنەکانەکەن زیاتر پشتیوانەگرێ. بەڵێ بەداخەوە بەشێک لەو کۆمپانیانە کە ئێستا پارەیەکیان بۆ کۆمسیۆنە تەرخانکردووە لە ڕێی بەشێ لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە پاریان تەرخانکردو ئەکرا لە ساتی یەکەمە کە ساتی یەکەمی کارساتەکە خەڵک زیاتر پێویستی بە هاوکاری بۆ وەک لە دوای هەفتەیەک ببینین دوای هەفتەیەک فلان کۆمپانیا فلان سەرمایه‌دار لە ڕێی فلان کەناڵەوە ئەوەنە ملیۆن دیناری ئەوەنە دۆلار تەرخانەکە بۆ چەمچەماڵ بەداخەوە دەرەکەوێت بەشێک لەو کەناڵانە یان بەشێک لەو سەرمایه‌دارانە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە وەکو فرۆشتنەوەیەکی حزبی خۆشیرینکردیان لای حزبی دەسڵات ئەماکەن یا لای پارتی بێ چیرەکێتی بێ فەرقی نییە بۆ خەڵکی چەمچەماڵ بەداخەوە ئەکرا لە ساتی یەکەمی ڕووداوەکەەوە ئەگەرە و کۆمپانیانە لە ئاستی بەرپرسیارەتی یابوونایان ڕاستەوخۆ هاوکاری خەڵکی چەمچەماڵیان کردایە کێشەیەکمانە بوو لە جگەلەوەش کێشەی خراپ بەڕێوەبردن و بەدەمەوەچوونی هاوڵاتیان لەلایەن حکوومەتەوە بە تایبەت لە 24 کاتژمێری یەکەمە بە هیچ جۆرێک هەتاکو 48 کاتژمێر دوایەوەش بەشێک لە هاوڵاتیان بە هیچ جۆرێک کارمەندی حکومی نەچوە لیان بپرسێتەوە و ئەکری ئەو هاوڵاتیانی قەرەبوویان کردوێتەوە قەرەبوو ئەکرێنەوە دڵنیام بە دوای مانگێک لە ڕێی خێرخوازەوە لە ڕێی هاوڵاتیەوە بێ ئەو کەلپەلانیان بۆ دابین ئەکرێتەوە ئەچنە سەر ژیانی ئاسای خۆیان بەڵام ئەمەوە ناگەێنێت کە دوو کەس گیانی لە دەستداوە ڕووداوێکی گەورە بووە کە دووبارە بێتەوە کارەساتی گەورەتر دروستە بێ نە تا ئێستا تا ئێستا پێویستە ژێرخانی ئابووری چەمچەماڵ چاکرێتەوە ڕێگاکان زیانی زۆر گەوریان بەرکەوتووە بۆ ڕی ئاو زیانی زۆر گەوری بکەوتووە ئەو شوێنانی کە بوونەتەوە کاری لافاو تا ئێستەوە خۆی ماون ئێستا باران بارێتەوە بۆ قەبارەیە هەر هۆکارن بۆ دروستبوونەوەی لافاوی تر ئەبێت چارەسەرکردن بە خێرایی هیچی نەکراوە و کۆمپانیانش کە لە سووری چەمچەماڵان بەڕاستی نزیکن لە حیزبە دەسەڵاتدارەکانەوە بەشێکشیان کۆمپانیای حزبین ئەمانە ئەکرا لە ساتی یەکەمی ڕووداوەکەوە زۆر بە قورسیبات نایەتە سەر خەت بە چڕی بەرپرسیارەتیان هەڵگردایە چکە ساڵانە و مانگانە ملیۆنان دلار لە سنووری چەمچەماڵ دەستکەوتی داراییانە بەڵام بەداخەوە سەرەکەی لە ڕێی بەرنمەیەکی کەناڵێکی ڕاگەیاندنەوە بۆ خۆشیرینکردن لای نخبەیەکی سیاسی سەرەوە بڕیارەدا ئەوەی تەرخان کرد هەندێک لەو کۆمپانیانە کە لە چەمچەماڵە پرۆژەی زۆر گەورەیانەیە خاوەنی بەرژەوەندی گەورن بە تایبەت لە بابەتی نەوت و گازات تا ئێستا هیچ بڕەپارێکیان بۆ چەمچەماڵ تەرخان نەکردو هەر گەورەبوونی هیچ شارێکی کوردستان بە پلانێکی زانستی نییە
دەستەکەن بە دابشکردنی زەوی 800,000 زەوی لەوێ 40,000 زەوی لەوێ 50,000 زەوی لەوێ بەبێ ئەوەی ڕەشاوی ئەم جۆرە ڕووداوە سروشتیانە بکەن کە ئەبێ بەپێی پلانەکەیان ئەو ڕێڕەوە ئاویانە پارێزراو بێت و بە هیچ جۆرێ نابێ ئەم ڕێراوانە تێک بدرێ بگاتە سەر چەمی ڕئیسی ئەو چەمە ڕئیسیش کە ئیبا بۆ ئەوەی ناو شارەکانە لە ناو شارەکانە ئەو بارانەی کە لەسەر ئەو مەجاری و ئاوەڕۆی دەریچەی ئاوانەی کە دروست دەکرێت تەنها بۆ ئەو بارانەیە کە ئەبارێ بەسەر شارەکە بە هیچ جۆرێ قدرەتی ئەوەی نییە لیتە و قڕ و لیتاوی دەروی شارەکە بێت تۆ بیکەیتەوە چکە گیرێ لەبەرەوەی دەریچەی ئاو لەگەڵ ئاوی ئاوەڕۆ لەگەڵ ئاوەڕۆی سندوقی لەگەڵ ئاوەڕۆی لولەی ئەمانە توانای بەڕێکردنی لە قڕ و لیتیان نییە تەنها بۆ ئاوی قرسی ماڵان لەگەڵ ئاوی بارانی سەربانەکان و سەر جادەکان استیقبالی ئەوەکەن و ئەیبێن و مەفروزە تۆ پێش بارانباری بی ئەمانە پاکەیتەوە بۆی ئەو بارانی لەسەر شارەکە ئەبارێ ئەمە تەنها بۆ ئەو بارانی کە لەسەر شارەکە ئەبارێ ئەو بارانی لەسەر شارەکە ئەبارێ ئەمانە بتوان استیقبالیکەن و بە سەلامەتی دەریکەن لە شارەکە ئەگەر بگیرێن ئاوەکە سەرەکەوێت و ئێستەناو ماڵەکانم بەڵام بە هیچ جۆرێ ئاوی مەجاری سندوقی ئاوی مەجاری لولەیی و دەریچەکان بە هیچ جۆرێ توانای ئەویان نییە ئاوی لافاوی دەروی شار و تۆ بێ و بیکەیتەوە چکە ئەگیرێت ئەوە کە گیرە ئەوانش تۆ جارێکە بێت کێشەکە دوو ئەوەندە بێ جارێکی بێ ئەوانش بەربێت حەلی سەرەکی ئەوەیە جارێککە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا حالیان شتێکی جوان لە بەردەمایەتی ئەو زانیارەیە کە ئەم لافاوە لێ ڕواوە دەستکا بە دیراسەکردنی یەک کەناڵی هیلالی بە هەردوو ئاڕاستی بەلای ڕۆژ ئاوە بەلای ڕۆژهڵاتە لێبدا بۆ چەند سەباڵ بە هەمان شێوە بۆ تەکێش بۆ ئەوەی بێتە بربەستێک ئاوەکە سەرف کاتێ 10 کیلۆمترە 5 کیلۆمترە بە هەردوو ئاراستەکە دووری خاتۆ بیخاتە سەر کەناڵێک کە ئەمین بێت جارێک کەناڵەکە بە تورابی شارەکرێەوە کورفەی زۆر کەمە تەنها حفرەکەیت و ئیخێتە سەرگانە دوایەوە ئەتوانی ئەو کەناڵش کۆنکریتکەیت یان تەپتینیکەی بە شێوەیەکی زانستی و ئەو کاتەش جوانیشە بۆ شارەکە و قەنتەرەی بەسەرا دروستەکەی پردی پەڕینەوە بۆ بەڕووماڵات بۆ دیهاتەکان بۆ هاتوچۆ بۆ سیارە بە هەموو شوێنە یعنی ئەمە تەبع نەکراوە من نەمدیوە لە کوردستانە کەم تەرخەمیەکە بەڕێی من ئەوایە ئەمریکا لە ناو بەرنامەکانی حکوومەتە من پێم سێرە دایری ڕێغایی بە لێرە یعنی مەفروضە ئێستا زۆربەی ڕوبڕەوەنەکان بەرپرسیارەتی بەرامبەر بە دایری ڕێوێت دایری ئاودێری بەرپرسە لەم شتانە ئەو کەناڵە کاتێ لە چەمچەماڵ پڕکراوەتەوە کەناڵەکە هەیە بۆ لە چەمچەماڵ پڕکراوەتەوە ئەو بۆریانی تیادانراوە و باخ و باخات لەسەری دروستکراوە یا خان لەسەری دروستکراوە مەفروضە دایری ڕێوی بێتە بیا بە داواکاری گشتی و شکات لەو کەسانە بکە و کاریان کردو بەس من لەم هەموو مەسئولانە کە بینیم بەرپرسی دایری ڕێم نەدی لەکوێ ئایا چەمچەماڵ دایری ڕێ لێ یا لێ نییە ئایا کێ بەرپرسەرەوە من نەمدی ئەمە تەنها ڕوبەڕووی قایمقام و شاراوانی کرایەوە لەگەڵ بەرپرسی پەروەردە دوای بەرپرسی پەروەردە علاقەی چی بۆ مۆزوعەوە بەرپرسی پەروەردە علاقەی چی بە فەیەزانەوە چه پەیوەندێکی بە فەیەزانەوە هەیە پەروەردە من بەخوار ناشزانم کێ بەس بەرپرسی پەروەردە لە چەمچەماڵ بەڵام ئەمە کارەساتە تۆ بی بەرپرسی پەروەردە دەربکەی لەسەر فەیەزان ئەمە ناخۆشە بەڵام ئەکرێ شارەوانی دەستخۆش قایمقام هەرقەی ناکە ئەوانە لە ئاسی بەرپرسیارەتیا بوون لەوانەیە کەم تەرخەمی ئەو بێ بابەتەکەیان نەگەیاندووە بەڵام بەڕێی من ئەبێ وەزیری شارەوانی هەر بەرپرسیارەتی هەڵگرێ وەزیری ناوخۆ بەرپرسیارەتی هەڵگرێ ئەمانە بەرپرسی یەکە من سەرۆکی حکوومەت هەڵیگرێ ئەی بۆچی ئەوانە استقالە ناکەن ئەی بۆ یەک کەسم لەوانە دیوە جێگرەکەی جێگری سەرۆکی حکوومەت بەفرۆزە تۆ لەبەری بی سەرۆکی شارەوانیکەی بە قوربانی بۆی خۆت جوان بکەیت تۆ خۆت استقالە خۆی ئێمە وتمان ئەگەر حکوومەتێکی ئەکتیڤ و چالاک هەبوایە پێویستی ناکرد کۆمپانیاش قەرەبووی خەڵک بکاتەوە دەبوو لە بودجەی وڵات بۆ نمونە بڕێ پارێک دابنێ کە بەداخۆ ئێمە ئەمەمان نییە هەمومان نەزانین کۆرۆمۆر داناغاز یاخود ئەو کارگانی تر کە لە سنووری قەزای چەمچەماڵ و دەوروبەری کارەکەن ئەم کارگانە لەسەر ئاستی عێراق ناسراون بە پێی ئامارەکان لە 135 بازرگانی پیشەسازی لە سنووری پارێزگای سلێمانیایە و ئەگەر کورتی کەینەوە لە 100 بەواچی هەشتای کەوتوێتە دۆڵی بازیان و قەزای چەمچەماڵ کەواتە ئەرکی سەرشانی کۆمپانیاکانە کە بەشێکی هەرە زۆری ئەو قەرەبوانەی کە پێویستە بکرێت بۆ هاوڵاتیان ئەم کۆمپانیانە بیان کردایە بەڵام بەداخەوەی ئەمە بینیمان ئەو کۆمپانیانە لە دوای ئەوەی کە هاوڵاتیان و سەرمایه‌داران بڕیاریاندا قەرەبوو بدەن بە هاوڵاتیان اینجا ئەمان بڕیاریانداوە بۆیە پێویستەکە پەلە بکرێ خەڵک هەیە خانۆکەی بە کەڵکیەوە نایە بچێتە ناوی خەڵک هەیە بۆ نمونە پێویستەکە خانۆکەی نۆژەن کاتەوە و ئەو پارەیەش بەڕاستی
کە کۆکراوەتەوە من لەو باوەڕێیان ئەگەر ئێمە ئەکرێن نزیکەی 2000 کەس ئەگەر زەرمەند بوو بێ ئەگەر هەر هاوڵاتیەک بەلانی کەمەوە 2 بۆ 3 دەفتەر پارەی پێ بدرێ ئەو داهاتی ئەو هاوکاری کۆکراوەتەوە نیوێ ئەوەیە کەواتە پارەکە کەم نییە پارێکی خەیاڵیە بێزگە لەو پارەی کە سەرۆکوەزیرانی عێراقیش بڕیاری داوە بیخاتە سەر ئەو حسابە و ئەگەر حکوومەت هێرێمی کوردستانیش کەواتە ئەکرێەوەی کە جەنابە دەڵی ئەکرێ بۆ نمونە حکوومەت قەرەبوویەکی باشی ئەم هاوڵاتیانە بکاتەوە بەڵام چاوەڕوانی و پارەکە ئەوە نەهاتوویانی من ئەمە یەک شتێک بە کورتی بڵێم بەڕاستی لە ئێستاە ئێمە پێویستمان بەوەیە کە هەم کەناڵەکان هەم مامۆسایانی ئاینی هەم بە تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتی چۆنەڵێ خەڵکی هێورکەینەوە ینی بەڕاستی خەڵکی لە دڵڕاوکەیەکی زۆر ناخۆشایە ینی کۆمەڵێ دیمەنە بینین خۆراک و پێداویستەکان دیێفۆزا دروست بووە کە بەداخەوە لە قەزای چەمچەماڵ قوربانیشی لێکەوتەوە دووەم حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دڵنیا بە هاوڵاتیانی ئەو گەڕەکانە بدا کە ئەم کارەساتە دووبارە نابێتەوە ئێستاش خوانەخواستە لافا و بارانێکی بەخۆر ببارێ بەشێک لەو خێزانانی کە زەرمەند بوون جارێکتر زەرمەند دەبنەوە کەواتە دڵنەوەیی دڵنیایی زەرورە لەم کاتەیە هەم ئیعلام هەم ڕێکخراوەکان هەم تۆڕە کۆمەڵایەتەکان بیدەن بە قەزای چەمچەماڵەوە من پێشم وایە ئەم هەڵمەتی هاوکاریە ئەبێ کۆتایی پێبێ ناکرێ هەفتەیەکی تر کەسێک لە ڕێخێرخوازیەکەوە ئۆتۆمبیلێک بار بێنێ لە ئێستاە من پێم وایە بەشێکی باش هاوڵاتیان سوودمەند بوونە خەڵکیش هەیە نەفسی ئەوە بەرزە بەڕاستی دوای ئۆتۆمبیل نەکەوتەوە بە دوای بۆ نمونە پێداویستەکانە بڕە خەڵکیش هەیە ئەوەی کە ئێمە بەچای خۆمان بینیمان هیچ زەرمەند نەبووە بەڵام هێندەی دوو خێزان بۆ نمونە چووە داوای هاوکاری لە ڕێکخرا و کۆمپانیەکان کردو بەداخەوە حکوومەتی عێراقی شەر تاوانبارە لەم بابەتێ چکم بەپی بودجەی 2024 نزیکەی 500 میلیارد دینار دانراوە بۆ بودجەی کتوپڕ ینی بۆ حاڵی تەواوی ینی لەبەر ئەوەی کە ئێمە دەسەڵاتەکەی ئێمە نابەرپرسە نەیتوانیوە ینی بە شێوەیەکی ڕێکۆبی بە شێوەیەکی پێویست تەنانەت ئەو داوایە ئەو فشارش لە حکوومەتی بەغدا بکا بێ بڵێ حکوومەتی بەغدا زەحمەت نەبێ بەشێک لەکە لە قەرەبۆکە کرێتە ئەستۆ حکوومەتی بەغاش لەوەیە تاوانبارن بەس ئێمە وەکو ئەرزم کردن ئێمە حکوومەتمان نییە بۆ چکم 12 ساڵە بودجە نەچۆتە ینی نەجۆتە پەرلەمان و بگەڕێتەوە بۆ حکوومەت لێرە بە شێوەیەکی هەڕەمەکی هەرێمی کوردستان ئەبرێ بەڕێوە تەنانەت لە کوردەواری ئەڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ینی هیچ خێزانێک نییە لە هەرێمی کوردستانە ئەگەر بۆ نمونە چەند هزار دینارێکی دەستکەوێ ینی حسابی خوانەخواستە نەخۆشیە حسابی تەعزەیە حسابی هینێک نەکا میوانێ شتێک نەکە حاڵەتێکی کتوپڕ نەکە بڵین ڕووداوێک نەکات منطقی تایە تۆ ڕۆژانە ئێستا ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت بەڕاستمی وەرەگرێ چەند 50,000 بەرمیلی نەوتیش لەولاوە چەپوکوب ئەوەشە دزێ باشە هەرچی کۆمپانیای وڵاتی نزیکەی 34,000 کۆمپانیا هەیە بەلای کەمەوە ئەم 34,000 کۆمپانیا زیاد لە نیوەی نزیکەی 20,000 تۆ زەریبەی لێوەرناگری ینی بەڕاستی لێوەرناگری باجی لێوەرناگری هەموو ئەم وڵاتت کردووە بە کەرتی تایبەت لەوێ کارەسادەوەی ئەڵێ بڵین شارەوانی چەمچەماڵ و ناوچانە شۆفڵێک و حەفارێک و نازەم شێکی گرێدەریکیانە بۆ لە کاتێکە ئەمە ئەو پەڕی کارەساتە ئەمە ئەو پەڕی ئەوەیە کە ئێمە بەڕاستی نە حکوومەتمانەیە نە دەسەڵاتمان دەسەڵاتە بەداخەوە ئەم لافا و کارەساتە لەگەڵ هەموو زەرەرەکانیان لەگەڵ هەموو ناخۆشەکە بەڵام ڕووی ڕاستەقینەی ئەو دەسەڵات و بەرپرسانی دەرخست و چەمچەماڵیش دەرکەوت بۆ هەموو دنیا نەک هەر بۆ کوردستان بۆ هەموو دنیا دەرکەوت کە چەند شوێنێکی پەراوزخراوە لەگەڵ ئەو هەموو سەروەت و سامان و داهاتی کە لە چەمچەماڵە هەیە بەداخەوە خۆزگە ئەم میلەتەی ئێمە تێبگا لە حەقیقەتی ئەم دەسەڵاتە نابەرپرسە.